گوێبیستەران و بیسەرانی خۆشەویست، ئەوە ئەمڕۆ ئێمە لە ڕادیۆی گەڕیان میوانین. هیوادارم چەند گۆرانیەک ئەڵێن و پێشکەش بە ئێوە و بیسەر و بینەری خۆشەویست دەکەین. هیوادارم بە دڵتان بێ و گلەیمان لێ نەکەن و ئیشەڵا بە دڵتان بێت بە قوربان لە خزمەتانای. سڵاو لە تۆش یەخوا بەخێر بی نەبەخوا گوێم لێ نەبوو. بیسەرانی ڕادیۆ میلی گەڕیان سڵاوتان لێبێت، بینەرانی پێیجی ڕادیۆی گەڕیان سڵاوتان لێبێت بە خێراتنی گەرمی ئەم گروپە جواناکەم ئەو هونەرمەندانەی کە هەمیشە و هەردەم و هەموو کات بە درێژایی چەند ساڵی خەیرانەکانیان نێشتووە، هونەری کوردی لە خەیرانە بێنیان نێشتووە، ئەم شارە بێ هونەر بێت، هەموو کاتێک خزمەتی هونەری نێتەوەکەیان کردووە. یاخوا بەخێر بێن سەر چاوم هونەرمەندی دیێری و دەنگزوڵا کاکساڵە هیچایەتی دیارە بە گۆرانێک دەستی پێکرد وەکو یادکردنەوەی بۆ هونەرمەند سابیر کوردستانی ڕۆحی شاد بێڕەوانی شاد بێکە بەجێشتین بەداخەوە هەمومان بەڕاستی دڵمان پڕەخاستن کاک ساڵە بیرەوەری هەیە لەگەڵای کاک ساڵە گیان بەخێر بێ. سپاس دەکەم بە قوربانم چاوەکەمی، زۆر سپاس بۆ دۆش کاک جەزار گیان بۆ ئەم میوانە خۆشەویستانە و بینەر و بیسەریش. کاک ساڵەجان تۆ کۆتاجار وەبزەم لەگە کاک سابیرە هەتا گەشتی دەرەوەی وڵاتیشتان کرد چون بۆ جۆرجیا پێ بەڵێ بۆ باکۆ چوین بەیەکەوە من و کاک میدیا و کاعمەری کەریمەغا بوو مەجموعەیەکی زۆر خۆش بووین. ئیتر بەخوا بڵێم لە هەمومان خۆشتر و قسە خۆشتر هەر کاعمەر و کاک سابیر بوو. یادی بەخێر بێ و خوا لێی خۆش بێ ئیشەڵڵا. پیاوێک بوو بەڵێ نەیەبینی بەڵام بەدڵ هەموو شتێکی بینی و زۆر پیاوێکی خۆشەویست و قسە خۆشیش بوو، ساڕای هونەرەگەشی. ئەم ڕادیۆیە لەبەرەوەی خۆمان بەڕێوە بین، یعنی بەبێ کارمەند، بەبێ مۆنتێر، بەبێ جێبەجێکار هەر خۆم بەتەنیا وەبزەم تارەکەم بیرچوە. هەر پێم خۆشەوە گۆرانی تریش پێشکەش بکەن دوا بەدوایەوە چینە لای کۆمەڵە مەقام بەساسم تارەکەش ژێنم و نەسبێکی جوانەکەینەوە گۆرانی ترمان پێشکەش بکەن ئەمێوەرەیە ئیشەڵڵا هەتا نەسبێکی زۆر جوان پێشکەشەکەین و بەیەکەوە ئەچینە ناو کاملی بەرنامەکەەوە. ئیشەڵڵا کۆمەڵە شتی زۆر جوانمان پێشکەکەی کاک ساڵە ئیشەڵڵا بە ساقە.
قولي أقورا أي بيناي ساوي أغبوتي ريشا هي دي داستي توم كديني لي دايا دەستان خۆش بێت سەرکەوتوو بن ڕەنگە پێتان سێوێ و جوڵۆشتە بەرنامەیە بەڵام بەرنامەکان ئێمە ئەگە بیرتان نابێ بە درێژایی ساڵانی کۆنیش تەنانەت لە کافتێریا زەردەشتی شەر بۆ شێوەیەمان کردبوو چەندین جار لە بەرنامەکانمانە هەندێک کلتورمان شکانە بوو کە نابێت زۆر جار ناو بەرنامەکانمانە چاخراوەتەوە قسەی خۆش کراوە بە هاوبەشێبوتان لەبەرەوەی هونەری میلی هەروە بووە گە بیرتان نابێت لە دانیشتەکانە هەر بۆ شێوەیە بوو خۆشەویستان ئەوانەی کە بیسەر و بینەری بەرنامەکەن بەڕاستەخۆ ئەتوان ڕاستەخۆ بکەن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنێک 0771 471 5264 بۆی لە خزمەتان هەبین بۆ پێشکەشکردنی هەست پرسیارێ هەست ڕێنماییەک هەست پێشنیارێ هەست ڕەخنەیەک ئێمە خێنە سەر چاومان ئەم ڕادیۆک و باسمان کە بەڕاستی بە ماندووبوونێکی زۆر خۆمان ئەو ڕادیۆمان دامەزرانەوە بە پشتیوانی ئەم برایانە ئەم خۆشەویستانە ئەم هونەرمەندە میلێ دڵسۆزانە لەبەرەوە ئەگەر هەچ کەم و بڕێکشەبوو داوای لێبوردنەکەین هەوڵێین لە ئاستی تمۆح و داواکارەکانی ئەوە بین جا من و کاگڕێوا بیرۆیەکمانە لەگەڵ گۆرانی فاتمۆشەیە کە قەت تێری لێ ناخۆین وایە لەگەڵ ئەو خوددا هەڵکەی بارانێش بەڕاستیەوە من کاک ساڵح میواناری کرد بۆ بەرنامەیەک لە شەوچەی ڕەمەزانە لە کۆتایی بەرنمەیەکە هاتینە دەرەوە لە ناو هەر بە پێوە بەدەم ڕێگە ئەو شتێکی وت ڕاستی بینەتێکی زۆری هیوادارم لێرەیە ئەومان پێشکەش بکاتەوەیە فاتمۆچێکە ئینشاءالله ئێستا بچینە لای کامیان هەردووشیان ئەوزەم هەر سێگان ئەویان سێگای ئەو شارە والله ڕزەوقی ئێوە فەرموو بچینە لای فاتمۆچێکە خاشي بريا بيتم هم خزيم آيات كايارد هم خزيم آيات كايارد
جان دڵ دایار دەستی ئێوەش خۆش ژەنیارە زۆر دەتوانێت خۆش دەستی کاکە ڕێبوار و بەس کاک ڕێبوارجاری بێشۆ من و تۆ کام گۆرانی یەکەم جار هەر تۆزە چوبوونە ناو جەوەکە و یەک کۆپلێ و یەک کۆپلە و دەتێ هەتا ئێستا دڵم دەرناچێ وتم باشە ئەو جەوە خۆشە خۆ هەر لێ نەگەڕێمە وەڵی هەر هاتێک بوو زۆر هاتێکی سیر بوو ئەوە منە مس خەیاڵ بە فاتمۆچۆ لێمە و ئێستا مەز بووم لەگەڵ یەکەچی تۆ لە دو کۆپلە یەکەمەتەوە کرد بەرحاڵ کاکە ئالان فەخرەدینی خۆشەویست ئالان فەخرەدینی فەنی ئەڵە سڵاو و ڕێز بۆ ئێوەی خۆشەویست کاکە ئالانی برای کاکە شوان فەخرەدینی هاوڕێی خۆشەویستی من و ئالان و هەمومان سپاسێکم کاکە مەزیز زیرەکی هونەرمەندی دێرین لە کەلارەوە ئەڵە سڵاو لە بەڕێستان کاتێک خۆش بۆ هەمووان سڵاو بۆ بەڕێزیشی سپاسێکم کاکە محەممەد بێدار ئەڵە سڵاوتان بێ سڵاو لۆ خۆشەویستە مامەسا عەبدوڵبیلال ئەڵە سڵاو لە هەر چوار برا ئێمە ژانی سڵاوی هەر چوار برا خۆشەویستانە بۆ تۆی بەڕێز مامەسا عەبدوی خۆشەویست ئەم شەو بەرنامەیەکی بەناوی ئێشا هونەر کە بە زمانی کرمانجی و بۆ کوردانی ڕۆژاوایە بۆ بەرخۆدانی قارەمانەکانی کوردان و برامانە لە ڕۆژاوا ڕاستەخۆ کاژمێن ئەم شەو لێرە و پێشکەشەکە ڕادیگەڕێنەوە بۆ هیواین هەموو بیسەر و بینەر بن کاکە بەختیاری نەی ئەڵێ سڵاو لە کۆڕی هونەر کاکە بەختیاری نەیەکێکە لە هونەرمەندە خۆشەویستەکانەویش دەستخۆشی لێکەین
کاکامەرانەمینی خۆشەویست لە تارەوەگە وڵێ هزار سڵاو بۆ من دانیشتنە جوانە دەستان خۆش بێ هیوای بەردەوامیتان بۆ خوازم بەڕاستی ئەم کاک ساڵحا دەنجی زۆر خۆشە خوای گەورە بیپارێزێ هزار دەستی مادوونەبوون دەخوازم کاکەزا ئەم ڕنجبەر و بێحەق و بەراتەکەی کورد تەمە درێژ بی ئەی ڕنجبەرە بێحەق و بەراتەکەی کورد سپاس من خزمەکاری کورد و نوێری کوردی و ئەم برا خۆشەویستانە موهی بەڕێزشانم دڵشاتۆفی قەڵە سڵاو لەم پیاوە جوانانە دەستان خۆش بێ زۆر سپاس کاکە دڵشاتۆفێ مامۆستا محەممەد فەتاح بەڕێوەبەری پێشووی ڕۆشنبیری هونەر ئەو پیاوەی لە هونەر تێگا دۆستی هونەرمەندانە خۆشەویستی هەمومانە ئەڵە دەستان خۆش بە دەست خۆش کاک محەممەد فەتاحی هونەرمەند کە سەری نەتەوەکەمانی بەرز کردێتەوە بە تابلۆکانی بە پێشانگە شێوەکارەکانی لە هەموو دنیاە کوردی بەڕاستی سەری کوردی بەرز کردێتەوە کاک محەممەد فەتاح هەڵادن خراپە هیوادارم توانینەوە هەڵەیە چاپ بکەین ئایا کاک محەممەدجان لە پەخشەکەمانە لە لایوی فەیسبوک دەن خراپەیە لە ڕادیۆکە پێمان بڵێ سپاسەکەین چاچەکەین برای خۆشەویستمان هونەرمەندی دوورە وڵاتمان کاکە سامان سەرچناری ئەڵە هەر بژین سڵاو بە کاکە سامانی خۆشەویست کاک سامان سەرچناری دەنجی خۆش بێگومانی کاکە ساڵا دەنجێکە لە دەنگە هەرە خۆشەکە دەستخۆشی بۆ تۆش کاکە سامانجان خۆشەویستان کاک محەممەد فەتاح بەڕێزان وەکو باسم کرد ئەگە هەڵی تەکنیکیشمان هەبێ بێ بمان بورن چووکە بەخواوە تا بەتەنیای بینن لەبەرەوەی ڕادیۆیەکی هەری سەربەخۆیە نە کارمەندمان هەیە ناتوانین موچە بین بە کارمەندان یەکەم تەجروبەیە لە باری هونەری میلیا خۆمان پێشکەشکارین بەڕێوەبەرین فەڕاشیم شوێنین پاچەکەینەوە کورە خزمەکارین جێبەجەکارین هەمووی خۆمانین تا مۆسیقا ڕاست بکەین پێشکەشێکین ئیشی دەنگیژەکەین لەبەرەوەی وەکو خواپیاوەکانی نەسەن بجە و نەسێکی زەبەلاحمانە بێ بتوانین کارمەندی بگرین موچەی بێنێ ئەوەیەکەی بێن بە زیۆما دڵخۆشکردنی و گوێگرانەیە و خۆشەویستانەیە کاک محەممەدجان لە لایوی فەیسبووکیش دەن خراپە وەڵایی هیوادارم ئەوە چاپ بکەین ئێستا گوێیەکی دێگرم بزانم تقریبا کاک محەممەدجان لە خزمەت هابین هیوادارم یەکجار لایڤەکە بچیتە دەرەوە داخەبیتەوە ڕەنگە دەنگ باش بێت من زۆر سپاس دەکەم سواسی هەست کەسێکم کە متابعەمانەکەوەگەچ هەڵەیەکە بێ پێمان بڵێ بۆ ئێمە بتوانین هەڵەکان چارەسەر بکەین من بەڕاستی زانم خەڵک هەمووی دڵیتەنە خەڵک دنیا هەمووی بووە بەوەی کە چاڵالکردن بۆ ئەم حیزبە بۆ ئەو چاڵالکردن ئەم حیزبێتر بۆ چاڵ بۆی تر هەڵەکانی هەمووی هەڵپاڵپی دەسەڵات و ئەوەیەتی خەڵکی هەمووی نانی بیخوا خەڵک بەڕاستی لەم کاتەیە پێویستی بە گۆرانیە وەڵی بەهێزی بە گۆرانیە نازانم ئێوە تێبینیتان کردن مردن زۆر بوو کاکە وەڵی کاک ساڵە مردن لەو کاتی کەرەنتینەکەی نەما بوو بەڵام ئێستا بە لێشاو مردن بە لێشاو خەڵگەمرێ بەبێ کۆرۆنا خەڵکەکە بێتاقەتە بەخوا مەراقی زۆر لەبەرەوە ئێمە هەوڵێین کاک عەبدوڕەحمان ئەبوبەکرەڵە دەنگ زۆر باشە سڵاو بە کاکە ئالانی زەڕ کاکە عەبدوڕەحمان سواز دەکەم سامان سەرچنە ئەریۆ زۆرم خۆشوێن لە قورئان ئێمە زۆرمان خۆشەویست سامانجان بەیوان بیتەوە بەرنامەیەکی بۆ بکەین و ساڵە لە زەردەش بەرنامێکمان بۆ کردی بەڵام ئەوزەمە دوو گۆرانی پیاوت لێ ناگەڕێنم جارە بیتەوە بۆ وای توانین زیاتر خزمەتە بین وەڵام من حەزەکەم گۆرانێک بڵێن دەست پێ بکەن بەسەر چاوکە عەبدوڕەحمانجان وەڵا دەست پێکەین و لە خزمەتان نابین هیوادارم هاوڕێیان ئەگەر ئامادە بن بەڕاستی ئێمە بەبوونی هەموو حوزن و ماتەم و هەموو ناخۆشی هەیە وەڵی گۆرانی شاد وای لات و بە ناشکری نەبێ کەم بۆتە بەڵام شەژە شتێ بڵێن خراپ نێت خوافاتم دواز بێنێ بابەتانە بەڕاستی ینی پێویستیان بەوە هەیە خۆشەویستان من سپاسی هەموو هونەرمەندانەکەم کە لێ نەگەڕاون بە درێژایی ئەم هەموو ماوەیە خەڵک بەلای خەمەکانەوە سەر بنێتەوە لەگەڵ هونەرە بە هونەرەکەتان کە هاتان بۆ پێشکەشتان کرۆ بە خۆبەخش بە و ئازیز و خۆشەویستانە ئەچینە لای گۆرانیشی تۆزێک حرەکەی تیار و ڕادوای گۆرانی شاد ژەڵێن خۆ چی بکەین ئەگەر وانە بێ ژیان ناڕە ئەو زەڕبەی ئالان لەگەڵ باڵەکانەکە نەیکوڵێنێ فایدەی نییە جاران ئەنو گڕێ بیری ئەو دوای ڕاپەڕین ئەو پەیاخۆ بوو نەزانم چێ دەهێنا ئەنو گڕێ کاکە جەنگ گڕیە فەرموو